ژن جاران ئاژوونەوەی کە تەدڵشکاوەکان بوو سەردان و خۆشەویستی دەربڕین بۆ کەس و کار و هاوڕێیان و دۆستان بوون. بەڵام ئێستا ئەوانە هەمووی کاڵ بوونەتەوە لە بەرەی جوانیەکانیش بەرەو کاڵبوونەوە چن بەداخەوە. ئەلبەتە بارودۆخەکە وەنگە ناخۆش و ناڕێکە گوزەرانی خەڵک زۆر خراپە. بەڕاستی خەڵک لە نەهامەتیا ئەژی خۆزگەوانە بواە. هیوادارم لە پێش هەموو شتێکە ئاشتی و برایەتی جارێکە بگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگەی کوردەواری خۆشەویستی جارێکی کە دروست بێتەوە. ئەو کاتانی کە خەڵک فلتێ لە ژیرفانیان نەبوو بەڵامیشی بەقەی کێوێ خۆشەویستیان پێبوو. ئێستایشی بەقەی کێ پاریان پێ بەڵامێکی بەقەی دەنکە نۆکی خۆشەویستیان نییە بەرامبەر ڕەفیقەکانیان و کەس و کاریان بەداخەوە. جژن لای من خۆشی ئەگەیەنێ، جژن لای من برایەتی و یەکێتی و دڵسۆزی و وەفایی بۆ کەس و کار و بۆ شار و بۆ کوردستان ئەگەیەنێ، جژن خۆشی ئەگەیەنێ. بەڵام بەداخەوە ئەتوانم بڵم ئەو خۆشیەی جاران نەماوە کە جاران هەبوو. جاران مناڵان خەڵکان کەس و کار هەموو چاوەڕی جژنیانە کرد. جژن باتایە سەردانی یەکتریان بکردای و یەکتریان بەسەر کردایەتەوە. ئێستا ئەو ڕەحم و بەزەی و خۆشەویستیە و دڵسۆزیە هەر نەما لە ناوچوو زۆر بەداخەوە. یعنی هەستەکەی کورد لە باتیەوەی یەکگرتو و خۆشەویستی و دڵسۆزی و وەفایی بۆ یەکتریە بێ هەمووی ڕقیان لە یەکتە قینیان لە یەکتریە کەواتە ئەمە ئەو جەژنە ناگەیەنێ بەداخەوەڵێم. شەی جەژن و شێشی زۆر گەورە و پیرۆزە چوەک ناحیە دینیەکەی چوەک ناحیە کۆمەڵایەتەکەی چوەک بۆ کۆمەڵانی خەڵک. ئەگەر بتوانمە بەراوردی بکەین لەگەڵ جەژنانی ڕابردوو لەگەڵ جەژنانی ئێستا بەڕاستی جێگەی نیگەرانیشی گەورەیە. جەژن بۆچی دروست بوو؟ جەژن کۆمەڵی پیرۆزی خۆی هەیە. یەکێ لەوانە بۆ گەردەنە ئازایی، یەکێ لەوانە برا لەگەڵ برا ماوەیەکی زۆر لەسەر شتێکی بەسیط مەرحەبایان نییە. پێویستە لەو ڕۆژە هەموو شتێ بخەنە و لاوە بچن گەردنی یەکتری ئازار کەن دەستکردە مەلی یەکتری. بەڵام بەداخەوە جەژنی جاران ئێمە من بیرم دێ لەسەر خۆم تەجروبەکەنیە کە شتێکیان بۆ کردین جلێ پێڵاوێ ئەمان بردە ژووری نووسنەکە لە عینی کاتە شماخزە ژێر پشتێکەوە ئەوەنە دڵمان پێی خۆش بوو. جەژن ئەوەنە گەورە بوو لای ئێمە. بەڵام بەداخەوە وردە وردە خەریکە و دیاردە گەورە کۆمەڵایەتی ئاینە پیرۆزە خەریکە کاڵە بێتەوە لە ناو مجتەمەی کوردیا کە جێگەی نیگەرانیشی گەورەیە. باڵغە لەکوێی من لە شەعبەوە